خامنەی دانی پێدانا کە سیاسەتی باتۆم و سەرکوت شکستی هێناوە. عەلی خامنەی لە دیدارێکدا لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی قوم بە ئاماژە بە فەزای مەجازی و ڕاگەیەندنەکان وتی کە لە ناڕەزایەتیەکانی ئەم دواییەدا دەستی دوژمنی دەرەکی ئاشکرا بوو. ئەو ڕێگای بەرەنگاربوونەوەی لەگەڵ پرۆپاگندای لەسەر لاوان جیهادی تەبین ناوبرد و وتی کە کاریگەری وەسوەسە لەسەر گەنجان ناکرێت بە پاتۆم چارەسەر بکرێت، تەبین دەتوانێت لای بەرێت. 4 مانگە کە خامنەی و هاوبەشەکانی هەرچیەکیان لەدەست هاتووە کردویانە بۆ سەرکوتی خەڵک و نەیان توانی شکست بە ناڕەزایەتیەکان بێنن و خەڵک بێدەنگ بکەن. نزیک بە 560 ئیعدام و قەتڵی حکوومەتی لەسەر شەقام و لا زیندانەکاندا بەدەیان هەزار زیندانی و بە هەزاران بریندار عەزمی خەڵکی بۆ گۆڕینی ڕژیمی ئیسلامی و ڕووخاندنی نیزامی ئیسلامی شێلگیرانەتر جەزم کردووە. خامنەی و حکوومەتی ئیسلامی کە باتۆم و چەکیان داوەتە دەست بە کرێگیراوانیان ئێستا لیان حاڵی بووە کات دەستگای سەرکوت بە تەنیایی ناتوانێت بارودۆخی سەدە نێوەڕاستیەکان هەژاری و بێمافی بەسەر خەڵکدا داسەپێنێ. خامنەی بە زەینی نەخۆشی خۆیەوە چارەی کاری لە تەبیندا بدیوەتەوە، واتە تەبلیغاتی زیاتر و بەسیجکردنی بەرینتری ئاخوند و دەستگای مەزهەب بۆ ئاوەژوکردنەوەی ڕاستیەکانی مەوجود و فریوکاری زیاتر. بە هیچ ڕادەیەک لە تەبین و تەبلیغاتی مەزهەبی ناکرێت کۆڵبەرانی کوردستان و سوختبەرانی بەلوچستان قانع بکەیت کە ژیانێکی باش و پیشەیەکی گونجاویان هەیە، هەروەک ئەوەی کە ناکرێت هەڵاواردنی نهادی نەبوو لە دژی ژنان بەرەو پێش بەرێت. بە هیچ تەبینێک ناتوانێت ژنان وەکو شارومەندی پلە چەندەم چاو لێ بکەیت، یان بیانکەیتە ژنانی ئاشپەزخانە و سەرکوتکرا و لا مەیدانە کۆمەڵایەتی ئابووری و فەرهەنگیەکان دووریان بخەیتەوە. ئێران وڵاتی ئیعدام، ئەشکەنجە، زیندان و بێمافیە. ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان بوونیان نییە. ئەگەر باتۆم و ئەشکەنجە کاریگەر نەبووە، چۆن دەتوانن بە جیهادی تەبینی ئیستبداد و گەندەڵی و جنایەتی ڕژیم پاسەو بکەن؟ گرانی، هەژاری، بێکاری، نەبوونی ئەمنیەت کاسەی سەبری خەڵکی لێو ڕێژ کردووە. چۆن دەتوانن ئەم گشتە هەژاری و فەلاکەتە بە تەبلیغاتی زیاتری مەزهەبی پاسەو بدەن؟ ئەویش لە بارودۆخێکدا کە نەفرەتی خەڵک لە ئاخوندەکان شەپۆ لەداد لە ئێراندا. ژینگە ئێران گەیشتۆتە سنووری وەشکەستبوون و کارەساتی ژینگەیی لە کەمیندایە. ئێوە دەتانەوێت بە دوعای باران و یان حیجابی ئیجباری ژنان کێشەی کەماوی وشکە ساڵی تەبین بکەن؟ خامنەی و هاوبەشەکانی باش دەزانن کە حکوومەتی ئیسلامی گەیشتۆتە ئاخری خەت و ئیتر نەباتوم و نەتەبلیغاتی ئیسلامی نایەن بە هانایانەوە. دانپێدانان بە شکستی سیاسەتی سەرکوت لە ڕاستیدا دانپێدانانە بە شکست لە حەوزەی تەبلیغات و پرۆپاگندای مەزهەبیشدا. 44 ساڵە ئاخوند و دەستگا مەزهەبیەکان با لە بەردەستدابوونی بە تەواوەتی هەموو ناوەندە تەبلیغاتی و ئاموزشیەکان و بە سەرفی هەزینەی بە ملیار دۆلاری نەیانتوانیوە خوڕافات و کۆنەپەرستی ئیسلامی تەبین بکەن. ئێستا چۆن لە سەرە و لێژی ڕووخاندا تەبلیغاتی ئیسلامی دەتوانێت موعجزە بکات؟ ڕاستیەکەی ئەوەیە کە دەنگی زەنگی ڕووخانی حکوومەتی ئیسلامی لە ئێران و لە ئاستی دنیادا دەنگی داوەتەوە و ئیتر ناجنایەت و ئیعدام و ناوڕێنەی ئاخوندی، خامنەی و هاوبەشەکانی لا شکست و شەرمەزاری ناپارێزێت.